سڵاو پێشمەرگە قارەمانەکان بەمەبەستی فێربوونی زیاتر و گەیاندنی ئاسانتر هەڵسان بە دانانی ئەپلیکیشنێک بۆی پێشمەرگە قارەمانەکان هەم لە سەنگەری بەرگری و هەم لە کاتی پشت و بتوانن بە ئاسانترین شێوە لە ڕێگای ئەم ئەپلیکیشنەوە زانیاریەکانیان بەدەست بگات. هەروەها مامۆستایانی مەشق دەتوانن سوود لەم ئەپلیکیشنە وەرگرن بۆ مەشق پێکردن بە پێشمەرگە قارەمانەکان. پێشمەرگە قارەمانەکان ئەم ئەپلیکیشنە لە چەند بەشێک پێک دێت، هەر بەشێک باسی لە چ کێک دەکات دەوسەکانی کە لەلایەن حکوومەتی ئەڵمانیا پێشکەش بەوەی خۆشەویست کراوە. کاتێک دەستی ناو ئەپلیکیشنەکە چەند ئۆپشنێکی دەداتێت، لەو ئۆپشنانە کلیک لەسەر هەر یەکێکیان بکەیت جۆری چەکەکە و کردنەوە و بەستانەوە چۆنێتی بەکارهێنانی چەکەکە پێشان دەدات. دەتوانین بە ئاسانترین شێوە لەسەر هەموو چەکەکان زانیاری لە ڕێگای ئەم ئەپلیکیشنەوە وەربگرن. بۆ داونلۆدکردنی ئەم ئەپلیکیشنە سەردانی ماڵپەڕی فێرمی وەزارەتی پێشمەرگە بکەن www.mop.gov.kr کە لینکەکەی لە دوای ئەم ڤیدیۆیە بۆتان